زان یەک دوو خاڵی گرنگ دەڵێم. یەک سەیر نییە دوێنێ مەسرور بارزانی لە گوتارێکدا دوای 3 ڕۆژ لە بەیاننامەیەک لە حکوومەتی عێراق دەرچووە لە پەیجی لە ماڵپەڕی فەرمی محەممەد شیع سوودانی بڵاو بووتەوە بەبێ ئەوەی بە بەیاننامەی فەرمی ڕوونکردنەوە بدەن وەڵامی بدەنەوە لە گوتارشی مەسرور بارزانی دوێنێ بڵاو کراوە کە عێراق بەندەشی زیاد کردیە. من دەمەوێت ئەوە بە مەسرور بارزانی بڵێم ئێوە حکوومەت چۆن دەکرێت دوای 3 ڕۆژ بە گوتەبی وەڵامی ئیزافەیەکی وا بدەیەوە ناچی بە بەیاننامەی فەرمی ڕەچنە گوتەی مەسروری شتێکی فەرمیە وەڵام بدەیەوە. ئەوە خاڵێک لە خاڵەکانە لە کاتێکدا محەممەد شیع سوودانی بەیاننامەی فەرمی ڕۆژ یەکەم بڵاو کردەوە ئیشی ئێ ستافەکەت ئەوە یەکسەر جواب داتەوە بە بەیاننامەی فەرمی. دوو سوودانی کە لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارەی دەرکرد ئەزانن جێگیری سوودانی فواد حوسێنە لە بەشی ئابووریشە جێگیری سوودانی فواد حوسێنە بەنگین لێە بەند بە بەند گفتوگۆ کرایە سەیر نییە دوای 3 ڕۆژ دێن ئەوزە دەڵێن فێڵمان لێکرایە. لە هەمووانە گرنگتر پێشەوە هەورامی بە ئاشکرا بە لێدوان ئەڵێکا کە عێراق داوای نەوتی لێکردینە ئێنئارتی لە قاکەی کردیە. یعنی دەیان بەڵگە هەیە کە ئێوە زانیوتانە حکوومەتی عێراق وەڕێکەوتن کرایە دوای 3 ڕۆژ دێن بە ئیسارە دەکەن. جێگای پرسیارەکی گەورەیە. مەسرور بارزانی خاڵشکی گرنگیت کەشەیە. باشە بە جددی ئێوە سەرۆکی حکوومەتی کار بەڕێکەرن ئێستا سیر نییە یەک هەفتەیە بەس لە نەوت دەدرێت لە بارەگایەک نادرێت لە فڕۆکەخانە نادرێت لە ئەمریشەکان نادرێت یعنی لە سەری ڕەش نادرێت بەس لە نەفت دەدرێت. ئێستا دەرکەوتیە ئەوەی کە ئێمە دەمانگوت کە دەستی ئێوەی خۆتانی تێدایە ئەڵێن نوێترین راپۆرتکە حکوومەتی عێراقاتی ئەڵێ 80,000 بەرمیل نەوت لە ئێستا دەردێ لە 300 ئەویش 50 لۆ خۆمانە 30 دەدەینە حکوومەتی عێراق. یعنی بە جددی ئەوە تێکدانی وەزعەکەی نییە لە ئەوەکەی سیر نییە. یعنی لە دوای ڕێکەوتن لەگە عێراق دێن باس لەوە دەکرێتن بەس 80,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێ و موعامەرە لەسەر ئێمە و بەس لە نەوتیش دەدرێت.